هەر گۆڕێک و لاوانەوە و هۆنراوەیەکی جیاوازی لەسەر نووسراوە. هەندێ لەم گۆڕانە لەسەر وەسێتی مردووەکە یاخود داخوازی کە سوکارەکەی ئەم بەیتانەی لەسەر نووسراوە. نەریتی کۆنی کوردی ژوا بووە، زۆرێک لە گۆڕەکان جگا ناو و ناونیشانی مردووەکە بە یەک دوودێڕیش هۆنراوە لەسەر کێلی گۆڕەکانیان نووسراوە. نووسینی شعر لەسەر کێل یەکێکە لەو دیاردانەی مێژوویەکی کۆنی هەیە لای ئێمە. ڕاستە ڕەنگە لە 150 ساڵ لەمەوە پێش بەم شێوە بەربڵاوی ئێستا نەبێ، ئەوش دەگەڕێتەوە بۆ ئاستی خوێندەواری یان نەخوێندەواری لە کۆمەلگا کە بە ڕێژەیەکی زۆر خەڵک نەخوێنەوار بوو، بەڵام بەم دوایانە خەڵک هەمیشە مەرجی ئازیزانی بە شعر لاوانوێتەوە، بە تایبەت شعری لاوانەوەش جۆرێک لە با بڵێن کێشی بڕگەی کورتن، ئەتوانین بڵێن لە شکلی شعری لیریکایە. ئەم شعرانە زۆرتر مڵکی با بڵێن فۆرمی فۆلکلۆری وەرگرتووە، دەماودەم ڕۆشتووە. شێواز و دیزایانی نوێ لە کێلی گۆڕەکاندا کراوە. لەگەڵ ئەوانەش ئێستا کەمتر خەڵکی هۆنراوە یاخود لاوانەوە لەسەر گۆڕی مردووەکانیان دەنووسن. هەندێکیش هەیە جگە لە ناوی مردووەکە هیچ شتێکی دیکە نانووسن، یاخود ڕۆژی لەدایکبوون و مردنی مردووەکە دەنووسن. هەندێکیشیان ئاەتێکی قورئانی پیرۆزی لەسەر دەنووسن. ئەمەش دەکەوێتە سەرداوای کەسوکاری مردووەکە. شێلەکان بەعام ژیاننامەکەیە، الفاتحة ئارامگای کۆچ کردووە، مەسەلەن فڵانی فڵانە کەس ئەوەی ئەوە لەدایک بووە، ئەوەی وەفاتی کردووە. وهە زۆربەی خەڵکیش داوای شعرەکە، بەڵام بەعام زیاتر ئاەتە، زیاتر خەڵک داوای ئاەتەکە، ئاەتی قورئانی وكل نفس ذائقة الموت إنا لله وإنا إليه راجعون. بەس کاکەیەکان و هاوارەکان زیاتر شعریانەوێ. هۆنراوەکان جۆرا و جۆرن و هەندێکیان بە ئازار و هەندێکی دیکەیان بیرخستنەوەی مردن و هەندێکی دیکەیان ئامۆژگارین. زۆرێک لەو گۆڕانە هیچ چەندین ساڵ بەر لە ئێستان و ئەوەی تێبینی دەکرێت ئێستا کەمتر گرنگی بە نووسینی هۆنراوە دەدرێت لەسەر کێلی گۆڕەکان. ئەڤیناتە کوردستان 24 هەڵەبجە.